باروخ رنگین و دل سنگین میان لاغر کمر زرین نگه شاهین و مشکین زنخ سیمین و لب شیرین لبت شكر خطط عنبر مجد خنجر قدد عرعر لعشق الضل وكو بلبل لروتا قل وكو قلتين سهي قامت قوي شوكت قمر طلعت ملك خصلت كمان أبروه نجه آهو فرنجي خوي مو مشكين مروخ وكشم بابروخم سياه برچم لمن بيغم قواري تو كهاتو شو مقارن بو ما هو پروين بچين زلفت إحاطي دا وكو سنبول لدوري قول بمو هرسو لريقيمو بروي دلما دكي پرشي جهار فصلي لهر فصلا بيقدم والا لاي سالم بهارشكو خزان رنگو زمستان ودل هاوين سلاوتانه بێ قەلەندەرخانە بۆم شەو لەگەڵتانە بۆ پێشکەشکردن بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر حەمەنووری عومەرکاکی مامۆستا لە زانکۆی سلێمانی بەشی کوردی سکۆلی زمان لەگەڵ خاتوو دنیانووری کە ئەم شەو بە ئامێری فلۆت بۆ ژەنین لەگەڵ ئێمە بێ کەسایەتێک هەمیشە نەخۆش جەستەیی دڵتەنگ و ئازار چێژی حاڵی کوردان پیاوێک وەک معرف خەزنەدار دەڵێ شاعیری مرۆڤ وژیان وەک نووسەرێکی تر ئەڵێت شاعرێک بەبێ ئەو ناتوانانی باسی ئیمارەتی بابانکەی و هەرکات باسی ئیمارەتی بابانیشکرا دەبێ ئەم شاعیرە باز بکرێ و فەرامۆش نەکرێ ئەم کەسایەتیە شاعیرە هەمیشە نەخۆش هەر بۆ دڵنەوایی خۆی و ڕوبەڕووبوونەوەی حاڵی ناتەواوی خۆی ناوناوە سالم ئێمە لە ئێستادا ئەمانەوێ ئاشنایی وربینیەکانی ئەم شاعیرەتان کەین دکتۆر سلااوت لێبێ لە تۆ ئەپرسم سالم کێیە و کاریگەری بەسەر کاروانی شعری کوردیەوە چی بووە سالم عبدالرحمن بەژی بابان صاحب قران بووە یەکێکە لەو دەستەی شاعرانەی کە لە سەدەی نۆزدەهەمە واتە لە 1970 ورتر بڵین لە سەرەتای سەدەی هەژدەهەمەوە تا ناوەڕاستی سەدەی نۆزدەهەم ڕۆڵی سالم لەوە چێ لە دوای نالیەوە یان هاوشانی نالی بێت بە تایبەتی لە شعری کلاسیکیە ڕۆشنبیریکی ئەو تۆی هەبووە بێگومان ئێمە وەکو ژیاننامە باسکە بکەین کە خوێندکارێک و سەرەتا لە مزگەوتەکانە یا لە خوێندنگە ئاینیەکانە بە خوێندنی قورئان و ئەو دەرسە ئاینیانەوە و شعر و ئەدەبیاتی نەتەوە موسڵمانەکانی دراوسێوەکو عەرەب و فارس زۆر زۆر کاریگەر بووە مامۆستاگەر جازم بەی باسی نالی کرد سالم تا حەزرەت لەگەڵ نالیا ڕۆیانی پێڵە حەزرەتی نالی زۆر سەرسامە پێی بەڵام دوایی کە سالم خۆی شعرە نووسێ شعرەکانی هەسەکەی زمانی جیایە زمانێکی تایبەت بەخۆیە هونەرێکی تایبەت بەخۆیە ئەگەر نەختێ بچینە ناو ئەو هونەری شعری سالم بەڵێ زمانی سالم جیاوازە لە زمانی نالی و کوردی و مەحویش بە چیە جیاوازێکە هونەرێکی شعری هەڵبژاردووە ستایلێکی هەڵبژاردووە کە قورسێکی تاییان لەگەڵ ژیانی سالم و خوو ڕەوشتیا و سروشتی سالمە گونجێ ئەویش بەهۆی چیەوە بووە ئاگاری ئەو سەردەمە بووە ئەدەبیاتی دەوروبەر چۆن بووە یەکیانی هەڵبژاردووە کە زەوق و ئارەزووی لێبێ کە ئەویش کاریگەری زمان و ئەدەبیاتی فارسیە لەو ڕوانگەیەوە سالم شعرەکانی تایبەتمەندێکی جیاکەینەوە لە کوردی و لەوانی کە وەکو نالی و مەحوی ئەویش چیە قورسیەک یا ئالۆزیەک لە شعرەکانی ئابینین بەڵێ زۆر دێڕی هەیە وشەی کوردی جوان و پارایی زۆر زۆرتیایە بەڵام ئاسان نییە شعرەکانی بیر و ناوەڕۆکەکانی زۆر بە زەحمەت و بە ئالۆزی دەربڕیوە چونکە حەز و ئارەزووی خۆی وابووە لە زروف و سەردەمێکی سلێمانیا ژیاوە کە کاریگەری ئەو بارودۆخەی جگە لە بارودەرونی خۆی لە شولاری خۆی وەکو ئێوە فەرمووتان لەش بیمار بووە تەنانەت بیماری شێڵ بژاردووەکو نازناوێکی خۆی ئەڵێن سێ نازناوی هەبووە ڕەنجور بیمار لەگەڵ سالم لە کۆتاییە واتە فریای خۆی کردووە کەوتووە وەکو بیر و باوەڕی دژی ئەو نەخۆشی شتە بۆ خۆی بە بتواناتر و بەهێزتر لە نەخۆشەکە زانیوە بۆیە ناوی خۆی ناوناوە سالم تو بەڵێ دکتۆر پێشوخت لە وەڵامەکان تا باسی کاریگەری نالیت کرد لەسەر ئەم شاعیرە نالی دەڵێ نەبەردم من ئەگەر ئەم جارە بێتەوە نەچم شەرتە هەتا ئەو خوارە بێتەوە
ئەگەر دیقەت بین لە سالمیش لە شعرێکە لە ڕووی کێش و وشە و داڕشتن و تعبیر و ڕەوانبێژیەوە ئەتوانین بڵێن ئەم کاریگەری سالم نالی لەسەر دیارە ببوورە. سالم دەڵێ لە سینەمدا سەدای ناڵی نەبێتەوە، دڵی زارم بەسێ خەمگی نەبێتەوە، کەواتە ئەکرێ بڵێن ئەم هەموو سەرسامیە بۆ نالی بۆ. وەکو باسمان کرد ئەمە تایبەتیەکی گشتیە، لای نالی هەبووە، لای سالم هەیە، لای کوردی هەیە، تایبەتەکان بریتە لە بەکارهێنانی هونەرەکانی ڕەوانبێژی. جگەلەوە کاریگەربوون بە یەکی شتێکی زۆر ئاساییە. سالم لە زۆر لایەنە باسی نالیەکە پێش خۆی نالی بە قەڵەمڕە و دەست پێشکەر دانێ، دووەم خۆی و حاجقاری کۆیش زۆر لە شاعرانی کەش ڕیزبەندێکە وا دانێن. ئەگەر سەیری شتێکی کەش بکەین کە لە ڕووی لە خۆبوردەییەوە هیچیان فەزلی خۆیان ناوە بەسەر شاعیرێکی کەیانە. هەمیشە وایان سیر کردەوە کە نالی مامۆستا و سەردەستەیانە. هەر لەو ڕوانگەیە بۆ توانای خۆشی سالیمیش توانیوێتی وەکو ئەو شعرەکان بڵێت و هونەرە ڕەوانبێژەکان ئاوێتەی دێڕە شعرەکانی بکات. مامۆستا جۆری کە لە شێر پێنج خشتێکی هەیە سالم. ئەگەر ئەو پێنج خشتێکیانە مێژوی پێنج خشتێکی باسکەین لە ناو شعری کوردیا پێش دوای ئەو ئێمە کۆتایی ئەم بەشەی ئینەکە بە پێنج خشتێکێکی سالمێن بەس پێش ئەوە پێنج خشتێکی خۆی بریتە لە دوو تێکست، دوو تێکست یا دوو پارچە شعرە خۆی لە غەزەل و قەسیدە یەکیان پێشتر وتراوە. شاعری دووەم بە عەرەبیەکەی پێوترێت تەخمیسکردن، واتەی کا پێنج خشتێکی سێ دێڕی شاعری یەکەمەیەنێ خۆی بە دوو دێر واتە دوو نیو دێڕی بە هەر کۆپلەکە پێوترێ پێنج نیو دێڕی سیانی هی شاعری یەکەمە بێت لەسەر هەمان کێش هەمان کۆتایی واتە سەروایان ئەبێت. جاری وایە دوو دێڕیان کە هی شاعری دووەمە دووبارەیە بێتەوە. ئەم جۆرە پێنج خشتێکیانە هەیە. بڵێ ئەجاسە بۆی ئەم بەشە کۆتایی پێبێن پێنج خشتێکیەکی لەگەڵ سازرخانە خوێنینەوە کە لەسەر شعری نالی داینە. فەرموو. ئەی حارس ئەگەر دەوڵەت و جاه و حەشەمت بوو، دۆڕ و سەدەف و لؤلؤ و لەعل و گەوهەرت بوو، خۆبانی سیەه موپەری ڕوو خەدەمت بوو، هەر چەندێکە عمری خدر و جامی جەمت بوو، چونکە ئەمە لە زۆرە چ عمرێکی کەمت بوو. گاهێ بە دوعا ڕوودەکەیە قیبلەی حاجات، گاهێ لە ڕەعیەت دەبیە مەرگی مفاجات، ناکەی لە دڵا قەت بە ئەبەد فکری حکایات، ئەی جامعی دنیا و قیامەت بە خەیاڵات، ئەو ڕۆژە کە مردی نە ئەوت بوو نە ئەمت بوو. هەمین گەری ئەفسوودەی زاڵم دڵی بەدزات، وەی زاهیدی باتین بەد و زاهری بە عیبادات، بێتەربیەت و مرشید و بێتەی مەقامات، دوێنێ چ دەبوو دەدا بە زمان لافی کەرامات، ئەمڕۆ نەدەمت بوو نەدەمت بوو نەدەمت بوو. ئەوەڵ فەرەحیدا فەلەک ئاخر خەمی هێنا، کەم بوو لە دەهەن خەندەی دڵما تەمی هێنا، باقڵ دەمی مەرگەکە هەناسەت کەمی هێنا، عمرت نەفەسێکە لە هەموو عالەمی باڵا، بمرە لە غەمیدا کە هەموو سەرفی غەمت بوو. مامۆستا ئەچینە قۆناغێکی تری شعری سالمەوە. سالم لە دوای ئەو دیدگانەتەوەی کە خانی شاعر هەی بووە، بە دوای 200 حاجی قادر هەی بووە، ئەکرێت سالمیش وەک شاعرێکی سیاسی دوای ئەوان باس بکرێت، لەبەر ئەوەی دیدێکی سیاسی هەبوو بۆ سەردەمی ئەمارەتی بابان و بۆ ئەو زیاتر لە ناو ئەمارەتی بابانە دەرەکەوێت کە وەک کیانێکی کوردی تازە بەدەست ئەستانە و تورکەوە کە ئەکەوێت سلێمانی ئەمارەتی بابان تەواو بێ، ئیتر ئەو ڕوئیا سیاسیەکەی بەتەواوی دەرەکەوێت. خۆشەویستی ئەو قۆناغت چۆن شی بکەین، وانێ و دیدگا سیاسیە پێشینەکەی چیە لەناو ئەمارەتی بابانەوە یا ئەو هەر ڕۆحێکی نیشتیمانی تیا هەبووە. بەڵێ شاعیرانی ئەو سەردەمە کەرەسەی بابەتەکانیان بیر و باوەڕیان تەرحەکانیان ئەو تێزانی کە ویستویانە بیڵێن بە خەڵک، چی لە بواری خۆشەویستی و دڵاریا بوو بێت،
لە وەسف و ستایش و پیاڵدانی ئاینیا بێ ئەنج ئەوەی تۆ پرسیاری لێوەکەی بەڕێستان پرسیاری لێوەکەن مەسلەی سیاست و سەردەم ئەوەش هەر لە شعرا تەوزیف کراوە و شعریان کردووە بە مەدانێکی دەربڕینەوەوانە واتە شعر مەدانێک بۆ مێدیایەک بۆ دەربڕینی زۆربەی شتەکان چونکە پەخشان بەو شێوە پێشکەوتو نەبووە شعری کلاسیکی جێگای زۆر شتی تیاکراوەتەوە ڕۆشنبیری کورد شاعرێکی وەکو سالم بیرەوەریەکانی یان مێژووی بە شعر نووسیوەتەوە بەڵام بەو خصوصیات و تایبەتمەندی شعر کە خوازێت نەهاتووە باسی شەڕەکانە بەو شێوەیە بکە بەڵام نەهامەتیەکان لە ڕووی نیشتیمان پەروەری و هەستی نەبتەوایەتەکە وای لێ کردووە خۆشەویستی بووە کورد و نیشتیمانەکەی بۆ سلێمانیەکەی وای لێ کردووە ئەویش کەرەسەیەکیە بۆ ئەو کەرەسەکەی چییە شعرە ئەبێ بە شعر ئەوانە تۆمارکە شتی کەمان نەبووە ئەویش لە دوو چامەی درێژە باشترین شتیش باسی دێوکەین مەسلەی قەسیدەیە چامە واتە شعری درێژ سالم بەوە زۆر مەشهورە جا حەزەکەی من چەندێڕێ لە لێمگەڕێنەکەی خوێنەوە دوایی ئەچینە ناو باسی باشتر دفەرم لێم گەڕێن با گۆشەگیر بم دەستکەوەژنۆ کەفزەنان گێژەڵوکەی بای نەدامەت تاری کرد سەفحەی جیهان شارە زور بەحر و سولەیمانی لەسەر ئاو گەمیە ڕەنگ بۆ شکستی وەک نەهەنگ بوو فیتنەی یاخر زەمان کێ دوعای کردبێ بە سۆزەم ساڵ لە گشتی شارە زور دا ببارێنێ تەنەخوای تەرزە ڕۆمی ئاسمان ڕاستە گەردون چاپووکە بۆ ڕەنگی بەدڕیتن وەلێ ناڕژێنێ ڕەنگی بەم ڕەنگە بۆ مدی سەد قیران بەزمی سەیدی ئێمە سەیادی فەلەک کارێکی کرد ڕەنگە باڵای تێرقەدان بێتە تەرکیبی کەمان زەعفی تاڵع جازیبە وەک کەهروبا بۆ خوێن و دەم سەیری چێهرەی بەختی من بکەن بوو بە ڕەنگی زەعفەران نەوبەهاری من خەزان و فێنکی سوبحم تەمووز پەرتەوی ماهەخەم و چاکی دەروونم وەک کەتان هەوری بەدبەختی کە هاتە ڕووی فەلەک وەک ڕەنگی قیر کەوکەبەی ماهی مرادی ئەهلی بابان بوونیهان سایقە و بەریقی نەدامەت زوڵمەتیدا شەرق و غەرب بەردەبارانە بە مەخسووسی لەسەر موڵکی بەبان چاوی عیبرە دڵبرا ئەی دڵ لە وەزعی دەهری دوون سیر کەسا تورکی فەلەک چی کرد بە زومرەی کورد زوبان مامۆسەوار ویستم نەختی بچینەوە ناو ئەو عالەمی کەوتنی بابان کە ئەو شیوەنەی بۆ ئەکا سالم بەس سالم لایە بەس لەگەڵ توورک قسە ناکە ینی قسە بە پیشەگەرەکانی سلێمانیە کاڵێ ئەوە ئیمتیازی بوون یعنی ئەگەر تاوا بچینە ناو ئەو چامەیەوە خوێندنەوەی تۆ لەسەر چامە بتێنێتەوە ئەو ڕووداوە مێژووی کە بەسەر سلێمانیەوە هاتووە و کۆتایی میرنشینەکەیە ئەمە بارودۆخێکی سیاسی بووە شاعرانی وەکو سالم ئەگەر بە ڕیزبەندی باسکەین مەسلەی هەستی نەتەوایەتەکە بووە دواتر ئەویش ڕۆشنبیرێک بۆ ئاگای لە دەوروبەری سیاسی و کا سیاسەکان بووە وەکۆی من بۆی بچم ببورن کاڵێ من خودی شعرەکەەوە ئاڵێت یەکەم وەکو شاعرێکی موسڵمان وەکو بیر و باوەڕێکیش لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەوە دەست پێکە دایمە بە مەسلەی یانە پاڵ گەردوون چرخ و فەلەک و نەهامەتی و ئەو جۆرە شتانە بێبەختی نەتەوەی کورد و خۆی ئەم شتانە هاتە پاڵ شتێکی نادیار هۆکاری سەرەکی ئەو بەوەی دانێکە کورد شانسی نەبووە بێبەختی بووە ئەمە لایەنێکی باوەڕداری وەکو موسڵمانێک زۆر جار تەنانەت گلەیی لە ئاسمانەکات کە وایە لی پارێتە بەڵام ئەو لەو چامەیە گلەیی لیەکە ئەمە هۆکار و فاکتەرێکە دوای ئەوە کوتووە باسە کرد گلەی لە میلەتەکەی و لە ڕعیەتی بابانەکان هەیە ئەمە فاکتەری دووەمە کە خەڵکەکە دابەش بوون بە دوو
بنەماوە بەسەر دوو تەوەرا شۆڕ بۆتەوە لەبەر ئەوەی کە میرایەتەکە واتە میرەکانیش دوو بنەماڵە بوون دابەش بوو ناکۆکیەک لە بینیانە هەبووە یەکیان هەمیشە سەر بە لایەنێکی ئەو دوو هێز و دەسەڵاتە زلێزەی ناوچەکە بوون وەکو بڵین دەوڵەتی ئێران یا فارسەکان یەکیشیان سەر بە ڕۆمیەکان و تورک بووە لەبەر ئەو ناکۆکیە کە لە سەرکردا و دەسەڵاتە هەبووە ئەوە شۆڕبەتەوە بۆ ڕعیەت و ناو خەڵکەکەش سلێمانی دانیشتوانەکەی وابوون ئەگەر کەمێکی شیوانە ببێ بەڵام لە کاسبکارەوە بیگری لە زۆربەی خەڵکەکە لەگەڵ یەکێک بۆ لەگەڵ ئەم دوو بنەماڵەیە لە شعرەکەی سالمە ئەمانە بە تەواوی دەرەکەوێ سالم بۆ بەناوبانگیشە زیاتر وێنەی دژبەیەکی لە نێوان شعرەکانیان بەکاربردە و کاری پێکردەوە ئێستا ئەچمەلای وەڵامی چامەکەی سالم بۆ نالی تخوا بڵێ بە حەزرەتی نالی دەغیلی بمبەم نەوە قەت نەکا بە سولەیمانیا گوزەر سالم سیغەت لە بێکەسیە بانە بێ هیلاک من کردم ئەو نەکا لە خەما خوێنی خۆی هەدار ئەم مڵکە نەزمینا بێ بەبێ زەقتی واریسی بێ ئەو بە قەزدی ئەم تەرەفە بانەکە سەفەر ئەمەوێ ئێستا کەمێک لەسەر ئەم حیکایەت و چیرۆکی چامەیە بتووی بۆ نالی لە غوربەت بووە لە شامەوە هەستی کردووە یان بە بیستنیش بوو بێ ئەگەر شتێک و ڕاگەیاندن و بڵاوکراوەیەک نەبوو بێت زانیوێتی بارودۆخی سلێمانی هەرچەند وردەکارەکانی نەزانیوە بەڵام زانیوێتی وەزع و بارودۆخەکە چۆنە ئەو زیاتر ئەمان ویستویانەوەکو چەند جارێک دووبارەم کردەوە شاکارێک دروستکەن شتێکی نووسیەوە بە خەیاڵی خۆی لە خەیاڵ و زێنێتە داینە ناوە بە یەکێکا بینێرە بە باینێرێ بەڵام نامە نییە بۆ سالم نامەیە بۆ کوردستان لە هەواڵی ئەو سەردەمەی سلێمانیە پرسێ لە خاک و خۆڵە پرسێ لە حجرەکەی لە دەوروبەر لە سەرچنار نامەکە بۆ ئەم شوێنانەیە کە منەیڵێم بۆ فەقیەکانی هاوڕێیەتی بۆ کوردستانە بۆ پاشاکانی بابانە بۆ لەشکرەکەی بۆ لە زۆربەی شت پرسیارەکە هەر بەو شێوەیەش سالم ئەم پارچە شعری بەردەسەکەوی تر هەر چۆنێک بووە وەکو شتێکی بیۆگرافی ڕوون نییە بڵێ کێ هێنایەتی و کێی گەڕێنتەوە شتیوانە بەڵام ئەمەی سالم وەڵامە وەڵامی تەواوی نالیە دێر بە دێر هاتووە دێڕێکەکەی نالی تەنانەت لە کێش لە ڕووی کێشەوە هەر ئەو کێشەیە سەرواکانی نزیکە هەر بەبای سەباشە بڵێ حەزەکەم لەگەڵی ناسازن هەنێ بینی نالی بخێنەرە بزانین سالم چۆن جوابیاوەتەوە بۆ تەطبیقیەوەی کە مامۆستا من سەرەتا بە نالی دەست پێکەم نالی دەفەرمێ ئەم جامەوە سەتا دەگەیە عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور سالمی ژەڵێ سوتا دڵم بە حاڵەتی جۆباری سەرچنار لێڵاوە چەشمی ساری وەکو چاوی بێبەسەر ئێستش بە بەرگ و بارە عەلەم داری شێخ عەباس یا بێنەوە و بەرگە گەڕاوە بە شەخسی عور سالم پێڵێت زستانی ئەوەڵین بوو دڕابەرگی شێخ عەباس ڕۆمی ئەوەندە شومە لە شەخسی ژەدازەرت واصل بکە عەبیری سەلامم بە حوجرەکەم چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور ئەو غاریارە پرەغیارە یانەخۆ هەر غاریارە یا بۆتە غاری مار و مۆر نالی تەوان یەک ژووری هەبوو لە سلێمانیەوە حوجرەکەیەتی کە لێوە واڵێ پرسێ سالم چی پێڵێ بۆ ژوورەکە دڵ نایەڵێ بڵێم چییە سامانی حوجرەکەی هەر تۆڕی عنکەبوتە حیجابی بێرون و دەر ینی زۆر سەیرە بە جوابانەوانە ئینە درامای تایە ینی ئەسەکە حیوارە دیالۆکە لە مەکانە لە شوێنەکە کردوێتی دکتۆر ئەگەر دیقەت بین لە شعرەکانی ئەم شاعرە و خوێنەرێکی جدی ئەم شاعرە بین لە شعرەکانیان بە جۆرێک باسی ئەو زەمن و سەردەمەی کردووە کاڵی مرۆڤی ئێستا لەو زەمانەیە ژیاوە یەک پرسیار بۆ من کە هەیە ئەتگەڕێنمەوە بۆ سەر غەزەلەکانی ئەم شاعرە کاتێ شاعرم غەزەلانەی نووسیوە کەسێک کاریگەری لەسەر ئەم شاعرە هەبوو کەوای لێ بکە بتوانێت غەزەلی بۆ بنووسێ ئەتوانین بە هەموو شاعرە کلاسیکەکان یەک شتیان بۆ دانین لە مەسلەی وێنەی هونەریە یان فەنتازیایە کە شاعیر دنیایەک بۆ خۆی دروستەکات بێگومان عاشق سەرچاوی ئەو
بۆنەیە واتە شعر ئیلهامێک کە لە کەسێکەوە سەرچاوەگرێ کەسەکە ئایا بوونی هەبوو بێ یان نەبوو بێ بەڵام وەکو معشوقێک وەکو عاشقێک هەموو شاعرێک عاشق بووە عاشق بوون مەرج نییە بە کچێک بە دڵارێک بە یەکێک بوو بێ بەڵام دروستکردنی پارچەیەکی غەزەلی شعر پێویستی بە سۆز و هەستێکی خۆشەویستی و دڵاریەک هەیە ئەنجا ئەم شاعرانی کورد بە تایبەتی کلاسیکی هەموو ڕۆژەڵات یەکیان وێنا کردووە لە لای خۆیان لای سالم وەسفەکان و پێهەڵدان بە خۆشەویست بە مەعشوق وەسفێکە لە سروشت بەدەرە زۆر جار بەراوردی خۆشەویستەکەی لەگەڵ سروشت و گردردون ناکە یان بڵین تێکەڵ یەکات کە گردردون و سروشت دەستەوەستانە لە جوانی و دیمەنی خۆشەویستەکەی سالمە ئەجا وەکو تنیش ئەڵێن بەهێ ناوێک ئەبوو بێ من وای دانێم کە ئەم ناوانە لە لای زۆربەی شاعرانی کورد بە تایبەتی کلاسیک وابزانم هەر ناوێکە و بەبێ بوونی کەسێک مەرج نییە حەبیبە هەبوو بێت زۆر جار فاتیمەی مەلای جزیری بڵێنیان یەکێک لەم ناوانە لای شاعیرەکان تەنیا بۆ ئەوەیە تابلۆیەکی شعری بەهێز دروستکەن کە جوانەکانی معشوقەکانیان بە شێوەیەک لە دێڕە شعرەکە دەربڕن کە وێنەی کچێک جوانیەک کە لە گردردونە هاوتای نەبوو حەزەکەم سازەخان شعرێکی غەزەلمان بۆ بخێنێتەوە پرسیاری لەسەر بەهەیە کە بزانین غەزەلێکی بۆ بە چاوان تورکی چاوی دلبەرم وەختی نیگەه تیر ئەفگەنە عاشق ئەرفەرزن فەرامۆش بێ لە زوڵما بەهمەنە ڕۆبەڕووی دلبەرم کێشاویە شەمشێری برۆ حلقة حلقة سلسلة زلفي بمثل جوشنا وەک نظامی پڕنیزێمم بۆ نظامی نەزمی شەوق دڵ لە ذکری گەنجی فکرە وەختی وەسفت مەخزەنە جێی مقیمی بۆ نییە یەکدەم لە سەفعەی ڕۆژگە عاشقی بێکەس وەکو ماری سیە بێمەسکەنە ڕۆحی عاشق کەی نەجاتی دێ لەبەر تیری نەزار گەل لە ئەسبابی مەتانەتدا وەکو ڕووبین تەنە زێوەری ئەو دۆشە بێ یارەب بە تەوقی گەردنم گەردنت چییە یا ئیلاهی مەحکەمی ئەو دامەنە خەرمانی حوسنە ئەوزاری دڵبەرم ئەمما درێخ لوتف و ڕەحمی دانەدانە جەور و زەڵمی منمەنە مامەسا بەرەو کۆتایی ئەڕۆین بەڵامێت وێزگەی تر هەیە لە کەسایەتی سالمە هەم بۆی نەخۆشی و بەوەی ئەو وەزعانی کە وەزع سیاسیانی لەناو ئەمارەتی بابانە دیوێتی زۆری لە اختیرابی هەبووە نامۆبوون و بە دیوە واقعەکەی ئاوەرەبوونی ئاوەرەبوونی زۆر دیوە لە ئێران ژیاوە مەسەلەن لە تاران زۆر ژیاوە لە حلە ژیاوە لە باشووری عێراق ئەم وێزگەی سالم چۆنە؟ من ئەمە لە بابەتی نامۆبوونەوە باز لەو شوێنانەیەکەین کە سالم لە گەشتەکانیا بینیوەتی و کۆمەڵی شتیشی بۆ ئێمە نووسیوە لێرە بەڵام بەداخەوە لە چاپی ئەم تازەیە هەندێک هەڵە هەیە ڕاست نەکراوەتەوە وەکو دێڕە شعرێکی هەیە ئەمە باز لە توانای سالمی شەکال لەگەڵ بوونی شتێک وەکو باسکردنی سلێمانی و بە وڵاتی ئێرانی شۆپ ئەو پەیوەندیە سلێمانی مەڵبەندێکی ڕۆشنبیری بووە وەکو سالم کە ئەبینین چی بۆ لێرە جگەلەوە بازرگانێکیشی تیا بووە لە ئێرانەوە بە تایبەتی لە کرمان و هەمەدانۆمانەوە قافڵە هاتووە بە سلێمانیە تێپەڕیوە ئەو کاتە بار و ئەو کاڵانەی هێناوێنێ بەهارات و شتیوا بۆ زیاتر یەکێک لەو بەهاراتانە زیرە بووە لە سلێمانیا زۆر مەشهورە ئەو زیرەیە لە سەردەمی سالمۆمانە هەبووە دێڕە شعری هەیە ئەڵێ زیرە سەرمایەیە بۆ سالم و کرمانی دەبا شعری کوردی کە بدا جلوە لە لای شێخی کەبیر
ئەمە سالم ئەوێ باز لەوە بکە سەبکێکەیە لە کرمان چۆن سلێمانی پایتەختی ڕووناکبیری بووە ئەمانیش لێرە لاسایی و تەقلیدی ئەو جۆرە شعری ئەوەیان کردوێتەوە کە لە کرمان لای بێدڵ و سائب و کەلیم و ئەوان هەبووە سالم ئەڵێ منەزانم یا ئەتوانم وەکو ئەو ستایلی ئەوان شعر بڵێم لێرەوە لە سلێمانیوە زیرە بە دیاریە بم بۆ کرمان بێگومان زیرە جیلوە بەخشە شعری دڵ و دەروونەکاتەوە وەکو زیرە جاڵێ ئەو جۆرە شعری ئەوان وەکو جەنابی لە شعرەکە خوێنتەوە باز لە نیزامی و ئەوانەکە زۆربەی شاعری کورد ئەڵێ ئێمە ئەتوانای ئەو دەربڕینی ئەو شعرانەی ئەوانمان هەیە سالمیش خۆی بە کەمە زانێ ئەوێ ئەو پندەش دووبارە کاتەوە کە لە زمانی فارسیە هەیە و لە سلێمانیش بووە جارانی بتوانەوە چۆن بڵێ خورما لە سلێمانی و بەری بۆ بەسرە لە فارسیشا هەیە ئەڵێ زیرە بەر کەرمان بەردەن سالمیش ئەوە ئەڵێ نەک زێڕە تا ئێستش لەم دیوانە شەهر بە زێڕە نووسیوانە خەڵکی سلێمانی بە ئاڵتون نەوتووە زەڕ و ناشیڵێت ئاڵتونە یا ئەڵێن تەڵا سپاس دووبارە بۆ تۆ بەڕێز دکتۆر حەمەنەوەی عومەر کاکی سپاس بۆ تۆ خاتە دنیا نووری باڵێ ئازیزانم ئێمە ئەمشەو قسەمان لەسەر ئەو شاعیرە کرد کە ئەدەب ناتوانێت هەرگیز پەراوێزی بخا و ممکن نییە لە بیریش بچێتەوە تا بەرنامەی دواتر خۆشببختی بۆ ئێوە بێ و بە شعرێکی ئەم شاعیرە کۆتایی بە بەرنامە دێنین. ساقی لە پەردە دەرهات جامی شەرابی هێنا دڵخیرەمە لە حیرەت مافتابی هێنا یەکزار عکسی پەرتەوە دەرکەوت و توڕی سووتان ئاینە سەخت ڕووبوو لەو عکسە تابی هێنا تیماری چاکی سینەم ڕاجع بە چاوی مەستە بەختیش موافقی عاشق بۆ من خراپی هێنا یارم لە ئەندەروون هات دەستی ڕەقیب لە دەستە خەمناک و شادمانم ڕەحمەت عەزابی هێنا ڕوو هەر لە منە پۆشێ وا حاڵیە کە جوبریل هەر خاسە بۆ من و ئەو ئایەی حیجابی هێنا وەه چ مەجلیسێ بوو دوێ شەو لە دیدە و دڵ دڵبەر شەرابی گێڕا سالم کەبابی هێنا